دوان روژین زحمت ده هجمارک جه پزیشکان، جه پرستاران، جه باشور کردستانه برای خدابون روژاوای کردستانه جبو کو آلیکارین پزیشکی پیشکش بکن کو 16 پزیشک و 2 پرستار بون لروژاوای کردستانه بون. یک جوان دکتر زانکو محمد پزیشک جه تیما هوارچونش بو روژاوای کردستانه نها و گریای سلیمانیه جه سلیمانیه میوانه منه. دکتر روژ باش بیانی باش گلکی سپاس بو کاری کوه کریه و گلکی سپاس جو تو میوانه منی. سلام لبن نالین خان زور سپاس بو ایواش هر بجین. گلکی سپاس ممنون. ام وگرن خاله دست بکی بچه یعنی چاوا کوه بریار دا بچون روژ آوای کردستانه و چاوا زانی کو پیوستی به پزیشکان به پرستاران هیا کی پیوندی بوره کرد؟ راستی اما هر یکم روژی دست بکی شارکه و لروژ آوا و هم لشاری دیرکه و هم لقایمشلو کۆمەڵێک پزیشک هەبوون کە پەیوەندیان بە ئێمەوە کرد و پێیان گوتین زۆر پێویستیان بە پزیشکە لەبەرەوەی دۆخێک دروست بوو لەوێ کە لەگەڵ دەستپێکی شەڕەکە ژمارەیەک پزیشکی عەرەب کە لە شارە کوردیەکاندا ئیشیان دەکرد ڕاستەوخۆ دەستیان لە کار کێشابەوە بەبێ گوێدانە ئەوەی کە دۆخی نەخۆشەکانیان چۆنە و ڕۆژبوونەوە بۆ شارەکانی خۆیان بۆ شارە عەرەبیەکان. بۆیە کێشەیەکی زۆر لە نەقسی پزیشک هەبوو لە شارە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان ئێمەش بڕیارمان دابچین بۆ ئەوە. باشە دناوەوان ڕۆژێن کە هون لەوێ دەرێ بوون و چه خزمەت گوزاریên پزیشکی لەوێ دەرێ پێشکەشکردن؟ ئێمە لە ماوەی 5 ڕۆژدا کە لە ڕۆژئاوای کوردستان بووین نزیکەی 2500 نەخۆشمان بینی لە ناو کەمپەکاندا و هەروەها نزیکەی 15 نەشتەرگەریمان ئەنجامدا. تە بەحساوێت کرد تەدگوت و هەژمارێک کە نەشتەرگەری ئەنجامدانەوە هەژمارێک کە نەخۆش دیتنە ئەو نەخۆش هەر کۆچبەر بوونە نەخۆشیên خۆیان نۆرمالیە وەرزی هەبوونە یانژی بریندارên شەڕ بوون. ڕاستی ئەو نەخۆشانەی ئێمە چارەسەرمانکردن هەموو جۆرە نەخۆشێکی تێدا بوو و ئێمە لە ناو کەمپەکان لەوێ بووینە چەند تیمێک کۆمەڵێک تیمی مەیدانیمان پێکهێنا کە دەچوینە ناو کەمپەکانەوە ئیدی لە ناو کەمپەکاندا نەخۆشی تێدا بوو کە بۆ نمونە پەتای وەرزی بوو نەخۆشیەکەی ئاسایی بوو و هەروەها خەڵکیش تێدا بوو کە نەخۆشی قورسی هەبوو بەڵام یان ئەوەی بەخۆی نەزانی بوو یان ئەوەی نەخۆشیەکەی ئیهمال کردبوو لەبەرەوەی ئێمە لە ناو کەمپەکاندا خەڵکمان دەبینی کە پێنجەم جاری بوو ئاوارە بێت کە پێمان دەگوت بۆ ناچی بۆ نەخۆشخانە دەیگوت تاو تااقەتی نەخۆشخانم نەماوە لەبەرەوەی ئەوە من پێنجەم جارە ماڵی خۆم بەجێ دەڵم ماڵە و حاڵی خۆم بەجێ دەهێڵم خەڵکی تێدا بوو کە نەخۆشی قورسی هەبوو بەڵام دەیگوت ناچم بۆ نەخۆشخانە لەبەر ئەوەی هەموو خێزانەکەم لە ماوەی ئەو 15 ساڵەی شەڕدا شەهید بوون و ئێستا هیچ کەسێکم نییە کە لە نەخۆشخانە لەگەڵم بمێنێتەوە. لەلایەکی دیکەوە کۆمەڵی خەڵکی تێدا بوو کە برینداری شەڕ بوون ئەوانە لە ناو نەخۆشخانەکاندا نەشتەرگەریان بۆ کرا و چارەسەری پێویستیان بۆ کراوە. هاتە گوت چەند نەشتەرگەری دکتۆر و ئەنجامدایە لە ڕۆژاوای کوردستانێ؟ ئێمە لە ناو کەمپەکاندا نزیکەی 2500 نەخۆشمان بینی و لە ناو نەخۆشخانەکاندا زیاتر لە 15 نەشتەرگەریمان ئەنجامدا کە لە نەشتەرگەری سوکەوتیدا بوو تاوەکو نەشتەرگەری قورسیش. بەڵێ ئێمە کۆمەڵێک پسپۆرمان لەگەڵ بوو پسپۆری نەشتەرگەری پسپۆری دڵ و سنگ و بۆڕیەکانی خوێنمان لەگەڵ بوو پسپۆری نەشتەرگەری گشتیمان لەگەڵ بوو پسپۆری نەشتەرگەری میز و میزەڕۆمان لەگەڵ بوو ئیدی لە چوارچێوەی ئەو پسپۆریانەدا هەر نەشتەرگەریەکی پێویست هەبایە ئەنجاممان دەدا. دەرمانژی وەدابەش کرد یان تەنێ خزمەتێن پزیشکی بوونە؟ بەڵێ ئێمە لە تیمێکمان کە ڕۆشتین بۆ ئەوێ لە هەمان کاتدا تیمێکی دیکەمان لە باشوورەوە بە بەردەوامی کاری دەکرد بۆ کۆکردنەوەی هاوکاری و هەروەها کۆکردنەوەی دەرمان لێرەوە کە ڕۆیشتین بۆ ڕۆژئاوا بڕێکی باش دەرمانمان لەگەڵ خۆمان برد و ئەو دەرمانەمان لەوێ بەکاردەهێنایەوە بۆ چارەسەرکردنی چارەخوازەکان لە ناو کەمپەکاندا و هەروەها تیمەکەی دیکەمان لە باشوورەوە بە بەردەوامی لە هەوڵی کۆکردنەوەی دەرماندا بوو ئێمە لە ماوەی 24 کاتژمێردا توانیمان بە بڕی 35 میلیۆن دینار دەرمان لە ناو پزیشکانی دڵسۆزی باشووری کوردستاندا کۆ بکەینەوە بە سوپاسەوە و ئەو دەرمانانە ئێستا ئەگەر هەڵە نەبم لە ڕێگان بەرەو ڕۆژئاوای کوردستان. بۆ کیژان نەخۆشخانەیە تێشاندن دێرک قامشتۆیان بۆ هەموو ناوچەیە جزیرە تێدا بەشکردن؟
ئەمە ئەوەندەی کە ئاگامان لێ بوو هاوکاریەکانی باشوور هەم هاوکاریەکانی ڕوودا و کەناڵەکانی دیکە زۆرینەی ڕۆشتۆ بۆ قامیشلۆوە لە ڕێگەی لە قامیشلۆوە کە وەکو سنتەرێک چاوی لێ دەکرێت دابش دەکرێتەوە بەسەر شارەکانی دیکە بۆیە لە هەوڵداین هاوکاریەکانمان ڕاستەوخۆ بنێرین بۆ دێرک لەبەرەوەی هێشتا لە دێرک نەقسێکی زۆر هەیە. ئەو کێماسیە کۆهیناژی لە دێرکێ هەیە لە نەخۆشخانەیە زێدەتر کیژان ئالیێ دەیە یعنی کیژان جوورێن دەرمانان و گەلێکی کێمە و گەلێکیژی پێویستە. لە مەسلەی دەرماندا ڕاستی لێرەوە دەرمانێکی زۆر ڕۆشتۆ لە باشوورەوە بەڵام ئەو دەرمانانی کە ڕۆشتون زیاتر تەرکیز خراوەتە سەر دەرمانی فریاکەوتن ئەو دەرمانانی لە حاڵەتێکی تاواریدا پێویستن و هەروەها ئەو دەرمانانەی بۆ حاڵتە درێژخایەنە باتنیەکان پێویستن بەڵام ئێمە بۆ نمونە لە ناو کەمپەکاندا نەخۆشمان دەبینی نەخۆشی پێستی هەبوو بە تەواوی پێستی وێران ببوو و نەخۆشیەکەی درێژخایەنە پێویستی بە چارەسەری بەردەوامە بەڵام لەبەرەوەی بەڕاستی لە باشوورەوە کەس مەسەلەن بیری لە نەخۆشیێکی ئاوا نەکردێتەوە کە کەسێک نەخۆشیێکی پێستی هەبێت و پێویستی بە دەرمانی درێژخایەن بێ سەیرمان دەکرد دەرمانەکەی ئەو دەست ناکەوێت. ئێمە هەرچۆنێک بێ هەوڵماندا لە دەرمانخانە تایبەتەکان لە شارەکانی دیکەوە ئەو دەرمانانە بۆ ئەو نەخۆشانە پەیداکەین بەڵام زۆر گرینگە ئەگەر هەر کەسێک لە ئێستادا بیر لە ناردنی دەرمان دەکاتەوە هەر کەمپینێک کە بەردەوامە بیر لە کۆمەڵێک حاڵەت بکاتەوە کە کەمتر باون بەڵام هێشتا نەخۆشێک بەرزتیانەوە دەناڵێنێ منداڵێک بەرزتیانەوە دەناڵێنێ و نەقسێکی دیکە جگە لە مەسلەی دەرمان کە هەز دەکەم لە هاوکاریەکانی باشوور تەرکیزی نەخراوە سەر پێداویستیە ئامێرە پزیشکەکانە بۆ ناو نەخۆشخانەکان ئێمە لەوێ بۆ نمونە لە دێرێک کۆمەڵێک ئامێرمان بینی کە لەوانەیە ئەو ئامێرانە 15 بۆ 20 ساڵ بێت لە هەرێمی کوردستاندا نەماون و ئێستا ئامێری پێشکەوتوتر بەکاردەهێنرێ ئەو ئامێرە کۆنانە لە ناو نەخۆشخانەکاندا بەڕاستی کێشیان بۆ تیمی پزیشکی بۆ نمونە کیژان ئامێر هەری زێدە پێویستە کۆنهاڵ نەخۆشخانەیان ڕۆژاوای کوردستانی هەبی؟ پشکنینەکان زۆر گرینگن بۆ نمونە ئامێری پشکنینی خوێن ئەمە لە دێرێک بینیمان کە ئامێریکی زۆر کۆم بەکاردەهێن و ئەسڵەن ئامێرەکان لەوێ ئیشی نەدەکرد بە خۆشحاڵیەوە یەکێک لە ئەندامانی تیمەکەمان ئەندامی تاقیگە بوو لەوێ توانی ئامێرەکەیان بۆ چاک بکاتەوە ئامێری بۆ نمونە پشکنینی وێنەیە بۆ نمونە ئەوەی کە پێی لە ناو خەڵکدا بە ئەشیعە ناسراوە ئامێری سیتیسکان ئامێری MRI زۆر ئامێری دیکە کە پێویستن لە ماوەی لەوانەیە زۆر زەڕور نەبێت بڵین دەست بەجێ بگاتە ئەوێ بەڵام گرینگە لایەنی کەم لە ماوەی ئەو ساڵدا کۆمەڵێک نەخۆشخانە لە ڕۆژئاوا و ئامێرانیان بۆ بەردەست بخرێت. باش هەڤاهەنگیا دەستەیە تەندروستیە لە ڕۆژاوای کوردستانی لەگەلوە چاوا بوو نەهاژی کەناڵین پەیوەندیە بەردەوامن؟ بەڵێ بێگومان ئەگەر بە هاوکاری ئەوان نەبا ئێمە ئیشەکانمان زۆر سنووردار دەبوو بەڵام هەم دەستەی تەندروستی لە دێرێک هەم لە قامیشلۆ هەم خەڵکی هەردوو شارەکە بە جۆرێک هەماهەنگیان لەگەڵ کردین و بە جۆرێک پێشوازیان لێکردین باوەڕکە ئێمە کە لێرەوە ڕۆیشتین ببوو بەگاڵتە لە ناوان ئەو تیمە پزیشکەی کە بەیەکەوە ڕۆشتین زوو لێکدیمان دەپرسی هەواڵ مۆراڵ چەوە ئیدی دەمێک دەمانگوت 500 دەمێک دەمانگوت 1000 دەمێک دەمانگوت سفرە بەڵام هەرکە ئاودی و بین و گەشتنە سنووری ڕۆژئاوا بە جۆرێک پێشوازیان لێکردین بە جۆرێک یارمەتیان داین هەم لە دەستەی تەندروستی و خەڵکەکە تەواو ینی بە هیچ جۆرێک نەمانەتوانین بیر لەوە بکەینەوە کە سترێسێکمان هەبێت کە ترسێکمان هەبێت کە پێمان وابێ ئیشەکان بەو شێوازە ناڕوا کە ئێمە بیرمان لێ کردوێتەوە. جا مۆرال بوو 1000 گەها ملیۆنی ژیوێ دەمێ. مۆرال گەیشتە ملیۆن. باشە گەلێکی سپاسیاتت کەم دکتۆر دەستێوە ساغبی بێگومان دکتۆر زانکۆ محەمەد پزیشک ژە تیمە هەوارچوونێش بە ڕۆژاوای کوردستانی ژە سلێمانیە تو میێوانێ من بوویت و گەلێکی بخێر هاتی.